شعر ئەو بەشە معریفی و داهێنانەی مرۆڤە کە تەواوی جیهان شانازی پێواکە. ئەگەر چی هەندێک جار بۆچوونی جیاواز لەبارەی مێژووەکەیەوە هەیە، بەڵام لە ئەساس و لە ئەسڵدا شعر خزمەتێکی گەورەی بە مێژوو کردووە، تایبەتیش مێژووی ئەو گەلانەی کە خاوەن سربەخۆیی و دەوڵەت نین. جگە لە دەستکەوتە زانستی و معریفی و مێژوویەکانی شعر، لەناو شعر و داستانە شعریەکانیشە چەندین پند و ئامۆژگاری گرنگ بۆ مرۆڤایەتی تۆمار کراوە. ئەوە تا لە یەکێک لە دیارترین داستانە شعریەکان کە سەرووی 4000 ساڵ پێش ئێستا داستانی گیلگامش کە نووسراوەتەوە، پندی زۆر گرنگی بۆ مرۆڤایەتی تایە کە گوزارش لە ژیانی پاشایەکی تۆمەریەکات کە چۆن لە ژیانە هەڵوەدای بەدەستهێنانی نەمریە بێت. بەڵام پند و ئامۆژگاریەکانی ئەم داستانە شعرە پێمانەڵێت ئەگەر مرۆڤ بیەوێت نەمری بەدەست بێنێ لە ژیانە، تەنها یەک ڕێگای هەیە، ئەویش ئەوەیە کاری باش ئەنجام بدات و ئاوەدانی بنیاد بنات. ئێمە لە دەستگای ڕوانگە وەکو ڕێکخراوێک لە بواری پەروەردەکردنی لاوان، لە بواری پەرەپێدان بە کۆمەلگا درکمان بەوە کردووە کە شعر تەنها هونەرێکی باڵان نییە، بەڵکو شعر یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی دروستبوونی ناسنامەی نەتەوەیی و کللتوری و دروستکردنی هەستی نیشتیمان پەروەری. بۆیە ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەم دیدارە ساز بکەین بە مەبەستی گرنگیدان بە میراتی شعر، بە مەبەستی پەیوەستکردن و گەیاندنی نەوەکان بە یەکتر، بە مەبەستی ڕێزگرتن لە توانای شاعیران، بە مەبەستی هاندانی